شوێنە مێژووی و ناسراوەکان خەسڵەت و سیمای سلێمانیان جوانتر کردووە و یەکێک لە شوێنە گرنگ و مێژوویەکانی شاری سلێمانی قەیسەری نەقیبە کە یەکێکە لە مەڵبەندە بازرگانی هەرە کۆنەکانی ناو شاری سلێمانی. ساڵی 1900 لەلایەن شێخ مستەفای نەقیب کە دەکاتە مامی شێخ مەحموودی حەفید دروست کراوە. نەخشەی قەیسەریەکەش هەر هەمان نەخشەیە کە لە قەیسەری و بازاڕەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا بەکار هاتوون. کاسبکارانی ئەم قەیسەریە جۆراوجۆر بوون، وەک خەیاتی و دەلاکی و وشکە فرۆش، بەڵام لە دوای ساڵی چلەکانەوە شەقڵێکی تری بەخۆوە گرت و زیاتر بوو بە بازاڕی عەتاڕەکان. تۆفی قەزاز و حاجی شێخ عەلی و حاجی مەلا سەعیدی مامە خەلانی و حاجی عەزیزی شەرعی و شەلەم و عەزیز حەکیم و موشەی عەتار و سیمانە و سەلیمبەکی گوتاڵفرۆش هەندێک لە کاسبکارە ناسراوەکانی سەرەتاکانی سەدەی ڕابردووی ناو قەیسەری نەقیب بوون. یەکێکی تر لە شوێنە دیار و ناسراوەکانی شاری سلێمانی گەڕەکی جوولەکانە کە وەک دەیجارنەوە ئەم گەڕەکە لە سەردەمی کاک ئەحمەدی شێخدا دروست کراوە. کاتێ ویستویانە خان و دروست بکەن خەڵکی ئاینی شارەکە نەیهێشتووە. دواتر جوولەکەکانی سلێمانی شکاتی خۆیان بردۆتە لای کاک ئەحمەدی شێخ و ئەویش پشگیری کردوون و داوای لێکردوون لە خوار شارەوە کە دەکاتە گەڕەکی جوولەکانی ئێستا بۆ خۆیان ماڵ و خان و دروست بکەن. دەیجێڕنەوە کاک ئەحمەدی شێخ هەم داری پێداون هەم لە نەڕازایی خەڵک سپاراستونی. هەروەها دارە سوتاوەکە بەو گۆڕەپانە دەوترێت کە دەکەوێتە ناوجەرگەی شاری سلێمانی و لەسەر و مزگەوتی گەورە دەست پێ دەکات تا شەقامی قەنات. جگەلەوەی شوێنی وەستانی پاسی چەند هێڵێکە لە شارەکەدا و چەندین پیشەوەری ئیشی دەست و کۆنەفرۆشی تێدا کۆبۆتەوە. هەرچەندە لە ئێستادا بە هیچ شێوەیەک دار لەو مەیدانەدا نافرۆشرێت، بەڵام هەر بەناوە کۆنەکەیەوە بەناوبانگە و ناسراوە. تەنانەت لە پێشی پاسەکان نووسراوە دارە سوتاوەکە. هاوڵاتیانی دێرینی شاری سلێمانی لە گێڕانەوەی مێژوو ئەو مەیدانەدا باز لەوە دەکەن کە ئەو شوێنە دەشتایی بووە و لە ناوجەرگەی شارەوە دوور بوو، دوای ئەوە بووە بە مەیدانی فرۆشتنی دار.